ئەمە بەشێکی ترە لەو هاوکاریانەی کە لە ڕێگای خانمە جوانی کورد نینامورات لە وڵاتی ئوسترالیا گەێنراوەتەوە هەرێمی کوردستان کە لێرە لە ڕێگای سنتەری ڕال و ئاڵگۆڕی کللتوری سەرپەرشتی دەکرێت. ئەم هاوکاریەی ئەمجارە لە ڕێگای خاتونی ناوراوە هاتوتەوە ڕێژەیەکی زۆر لە کەلوپەلی پزیشکی لە کەلوپەلی خوێندنگە لە پێداویستی بۆ ئاوارەکان کەلوپەلی هەمەجۆری لە خۆی گرتووە و لە ناویدا کۆمەڵک جیهازی پێشکەوتووی بواری تەندروستی تێدایە کە لە دوو کۆنتێنەردا کۆمەڵە کەلوپەلی تر دەگاتە ئێرە کە بە مەزندەی ئێمە کۆی هاوکاریەکانی نزیکی $1 ملیۆن دەبێت کە هەوڵ دەدرێت لە ڕێگای دام و دەستگا فرمیەکانی دەڤەری ڕاپەڕین دابش بکرێت بەسەر نەخۆشخانە و خوێندنگە و ئەو شوێنانەی کە پێویستیان بە کۆمەک و هاوکاری هەیە بەواتایەکی تر ئەمە هەڵمەتێکی بەردەوامی کۆمەکە کە لە ڕێگای خاتونی ناوبراوەوە لە وڵاتی ئوسترالیا دەگەێنرێتەوە هەرێمی کوردستان کەوا بڕیارە لە ڕۆژانی ئایندا کۆنتێنەری دووەمیش کە ڕێژەیەکی فراوانتر لە کەلوپەلی بەخۆوە گرتووە بگاتەوە هەرێمی کوردستان.